خەبات و تێکۆشان یەرمەنەکان خەبات و تێکۆشانی بۆ خۆڕزگارکردن لە عوسمانیەکان و ڕاپەڕینەکانن لە ساڵی 1862دا کە جوتیارەکانی ئەرمەنی لە ناوچەی زەیتون دەستیان پێکرد لەگەڵ ئەو شۆڕش و ڕاپەڕینەی کە لە نێوان ساڵانی 1878 بۆ 1884 دەستی پێکرد بوو. هەردووکیان لەلایەن تورکەکانەوە بەو پەڕی دڕندەیەوە لە ناوبران کە ئەو ڕەفتارەی تورک بوو بەهۆی ناڕەزایی دەوڵەتە ئەوروپیەکانیش. تورکەکان لە شەڕی ڕووسەکان شکان و ئیتر تورک ناچار بوو لە ساڵی 1970دا پەیمانی سان ئیستیفانۆ مۆر بکات کە لە بەندی 16 ئەو پەیمانەدا داوا لە تورکەکان دەکات کە باری ئابووری و جۆری بەڕێوەبردنی ئەرمەنیەکان باش بکرێت. لە پەیمانی بەرلیندا کە تورکەکان ناچار بوون مۆری بکەن لە مادەی 61دا ناوەڕۆکی پەیامی 16 سان ئیستیفانۆ دووبارە دەکرایەوە. لەو پەیمانەدا کرابوو بە مەرج بەسەر تورکەکاندا، بەڵام هیچ سوودێکی بۆ ئەرمەنی تێدا نەبووە، هیچیان لێ دەست نەدەکەوت. بەڵام لە هەمان کاتدا خەبات و ڕاپەڕینەکانی ئەرمەن هەروە بێ ئەنجام نەبوون. لەلایەکەوە بوونە هۆی بەرزبوونەوەی هەستی نەتەوایەتی کۆمەڵانی خەڵکی ئەرمینیا و لەلایەکی دیکەشەوە مەسەلەی ئەرمەن بوو بە یەکێک لەو مەسەلانەی کە دەوڵەتە گەورەکان بایەخیان پێدەدا. ئەویش بە تایبەتی لەو ڕێگەیەوە دەست بخەنە ناو کاروبارەکانی دەوڵەتی عوسمانیەوە. بەم جۆرە مەسەلەی ئەرمەن وای لێهات لە کۆنگرە و پەیمانە نێودەوڵەتیەکانیشدا باز دەکرا. پەرەسەندنی حەرەکەی کوردی لە دوای شەڕی چاڵدێرانەوە لە ڕووداوێکی ناوچەییەوە بۆ مەسەلەیەکی نێودەوڵەتی. دوایەوەی کە شەڕی چاڵدێران ڕوودەدا، ئیتر بابەتی مەسئلەی کورد دەبێتە بابەتی ململانەی نێوان دوو زلهێزی هەرێمی کە کوردستان بەسەر خۆیاندا دابەش دەکەن. بۆیە بۆ یەکەمین جار لە نێو ڕێککەوتنامەیەکی دوو قۆڵی نێوان دەوڵەتی عوسمانی و سەفەویدا بە شێوەیەکی فەرمی بۆ یەکەمین جار لە پەیماننامەی زەهاوە مەسئلەی کوردستان دابەش دەکرێت لە نێوان ئەم دوو وڵاتەدا. بەشی زۆری ئەو سنوورەیە ئێستا لە نێوان عێراق و ئێران هەیە، سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ پەیماننامەی زەهاوی ساڵی 1339. لەوێ دەکرێت بڵێن کێشەی کورد لە ناو چوارچێوەی کێشەی وڵاتانی هەرێمیدایە کە دەوڵەتێک لە پێی دەوترێت دەوڵەتی عوسمانیەوە کەیت کەش پێی دەوترێت دەوڵەتی سەفەوی. وردە لێرە مەسەلەی کورد پەرەدەستینی تا ئەوەی کە لە چوارچێوەی ململانەکانی نێوان عوسمانی ئێرانی ڕووسی عوسمانی، ئیتر مەسئلەی کورد دەبێتە بەشێک لەو چوارچێوە ململانیانە، بە تایبەتی دوایەوەی کە لە 1877 لە ململانی نێوان عوسمانی و ڕووسیدا دوای زەختکردنی بەریتانیا و فەڕەنسا بە حکومیەوەی بەرژەوەندەکانی ناو دەوڵەتی عوسمانی هەیە کە دەوڵەتی عوسمانی لەم شەڕە بە شکستی دێتە دەرەوە، پەیماننامەی وستیڤالیە دەگۆڕێ بە پەیماننامەی بەرلین. لە پەیماننامەی بەرلینە خاڵێکی تێدایە دەکرێت زۆر بە وردی قسەی لەسەر بکەین، ئەوەیە کە دەوڵەتی عوسمانی ملزەم دەکرێت بە پاراستنی ئەرمەنەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی عوسمانی لە کوردەکان. بە نەزەری من ئەم مەسئلەیە ڕاستە بۆ یەکەمین جار ناوی کورد لە ناو پەیماننامەیەکی نێودەوڵەتی دێ، بەڵام بۆ یەکەمین جار دەیانەوێت کوردیش بە شێوەیەکی قێزەون بە دنیای دەرەوە پیشاندن. بۆ نمونە پاراستنی ئەرمەن لە کوردەکان خاڵێکە کە دەوڵەتی عوسمانی پێوەی پابەند دەکرێت. ئەگەر بین ئەمە تەمەشا بکەین بە درێژایی مێژووی پێش ئەو فترێ و دواتریشە کورد هیچ کاتێک کێشەی لەسەر مەسەلەی دین لەگەڵ ئەرمەنان نەبوو و کێشەشی لەگەڵ ئەرمەنان نەبوو. بەڵام دەوڵەتی عوسمانی فرسەتی ئەم بابەتە دەقۆزێتەوە لە دوای ئەم پەیماننامەی بەرلینە هەوڵ دەدا ئەوەی لە کوردەواریدا دەڵێ بە بەردێکدا دوو چۆڵەکە بپێچی. لەسەر حیسابی مەسئلەی کورد هەوڵ دەدا کێشەی ئەرمەن لە کۆڵخۆی بکاتەوە. ئەمە چۆن دەکا؟ دوای ئەوەی کە دێ هەڵدەستی سوپایەک دادەمەزرێنی بە ناوی سوپای سوارەی حەمیدی
کۆمەڵکوژی ئەرمان لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە کراوە. کۆمەڵکوژی یەکەم لە ساڵی 1995 ئەنجامدرا کە بە کۆمەڵکوژی بچووک ناودەبردێ یان یەکەم، چکە بە بەراورد لەگەڵ کۆمەڵکوژی دووەم ڕێژەی کوشتن و ڕێژەی کۆمەڵکوژیەکە کەمتر بووە. ئەوەی کۆمەڵکوژی یەکەم هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو کاتانە وڵاتە ئەوروپیەکان زلهێزەکان و رووسیا و حتا ئەمریکا و هاوسۆزیەشی زۆریان لەگەڵ ئەرمەنەکان هەبوو و لە ڕێککەوتنی سانستیڤانۆ کە لە نێوان دەوڵەتی عوسمانی و ئەو دەوڵەتە هاوپەیمانانە کرا، لەوێندەر یەک لە بڕگەکان باس لەوە دەکا کە دەبێ مافەکانی ئەرمان مسۆگەر بکرێ و دەبێ مافی زیاتریان پێ بدرێ، ئازادی زیاتریان پێ بدرێ، بە تایبەتی ئازادی ئاینی ئەوانە. ئەمە وەکو باسمان کرد ینی ترسێکی زۆری لای دەوڵەتی عوسمانیەکان پیا کردبوو، چکە پێش ئەوان کۆمەڵێک ڕەگەزی تر لە ناوچەکانی بەڵقان جیا ببوونەوە لە دەوڵەتی عوسمانی لەسەر ئەو بنەمایە. بۆیە دەوڵەتی عوسمانی کەوتە کۆمەڵکوژی، کەوتە قەتڵ و عامکردنی ئەرمەنەکان. بەڵام کۆمەڵکوژی دووەم کە لە ساڵی 1915 لە کاتی جەنجی یەکەمی جیهانی سەرهەڵدەدا زیاتر بەهۆی هێرشەکانی رووسایە بۆ سەر سنوورەکان، بۆ سەر سنوورەکانی تورکیا. تەبعاً هێرشەکانی رووسیا ناوچەیەکی یەکجار فراوان لە خاچی دەوڵەتی عوسمانی داگیر دەکا و ئەو کاتە ئیتحادیەکان لەسەر حکمن لە دەوڵەتی عوسمانی و ئیتحادیەکان هەر زۆر باوەڕیان بە مەسەلەی ڕەگەزپەرستی و شۆڤینیەت هەبووە، چکە بنەمای ڕەگەزپەرستی تورکەکان لە تورکیا هەر لەوانەوە دەست پێ دەکا. یەکەم جارن ئەوان مەسەلەی تۆرانیەت و مەسەلەی نەتەوە پەرستی دەکەن بە ئایدۆلۆژیایەک بۆ خۆیان و سڕینەوەی ڕەگەزەکانی دیکە. لەم بزوتنەوەیەدا دوو پارتمان هەیە بە ناوی پارتی هەنچاک و پارتی داشناق. پارتی هەنچاک لە ساڵی 1970دا لەلایەن دەستەیەک لە قوتابیانی ئەرمەنەوە لە ژنێڤ دامەزرا، هەر بە ناوی خۆیەوە ئۆرگانێکی تایبەتی دەرکرد. پارتی هەنچاک حزبی بۆرژوازیە بچووکەکانی ئەرمینیا بوو کە ئازادی و یەکێتی ئەرمینیا و دامەزراندنی دەوڵەتی سربەخۆی لە ڕێگەی خەباتی جەکداریەوە کردبووە دروشمی سەرەکی خۆی. پارتی داشناخی ناوداریش حزبێکی بۆرژوازی نەتەوەیی بوو کە بۆ ڕزگارکردنی ئەرمەن لە دەست زوڵم و زۆری دەوڵەتی عوسمانی هەوڵی دەدا و دەیویست لە ڕێگەی خەباتی چەکداریەوە ئۆتۆنۆمی بۆ ئەرمینیا لە چوارچەوەی ئەو دەوڵەتەدا مسۆگەر بکات. لەم باوەڕەدا بوو گەلی ئەرمەن دەتوانێت لە ڕێگەی یاریدەی دەوڵەتە ئەوروپیەکانەوە بەم مەبەستەی بگات، بەڵام نە هەنچاک و نەداشناق نەیانتوانی بەرژەوەندی نێو کورد و ئەرمەن هەڵبسەنگێنن، کارێکی وا بکەن کە هەست و خەباتیان یەک بخەن. میمسین لازەرێف دەڵێت لە ڕۆژانی کوشتارەکان یەرمەندا هەنچاک و داشناق زۆربەی پیاوە سیاسی و ڕووناکبیرەکانی ئەرمەن کە باسی ئەرمینیای گەورە یان ئۆتۆنۆمیان دەکرد، مەبەستیان هەموو ئەو ناوچانە بوو کە زۆربەی زۆری دانیشتوانەکەی ئەرمەن بوو یان لە ژێردەستی ئەو دەوڵەتە دابوون کە ئەرمەنەکان کاتی خۆی دان مەزراندەبوو. هەر لەبەر ئەوە شاری دیاربەکر و دەوروبەری بەلای ئەوانەوە ناوجەرگەی ئەرمینیایە. بە پێچەوانەی ئەوەوە زۆربەی پیاوە سیاسەکانی کوردیش هەموو ئەرمینیای ڕۆژاوایان بە کوردستان لە قەڵەم دەدا، بەڵام لەبەر لاوازی بزوتنەوەی کورد بە نیسبەت بزوتنەوەی ئەرمەنەوە زۆر ڕەنگی نەداوەتەوە و هێشتا قەوارەی تەواوی خۆی وەک هی ئەرمەنەکان وەرنەگرتووە، بۆیە زۆر کاریگەر نەبوو. کاتێک هەندێک پیاوچاکی کورد زۆربەی ئەوانی کە نیشتیمان پەروەری کورد بوون پیاوی تورک نەبوون بە دزیەوە یارمەتی ئەرمەنەکانیان داوە، شاردویان نەتەوە، داڵدیان ناون، خۆراکیان ناونەتێ و کاروانێکیان بۆ ڕێخستون جەماعەتی کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی لە ژن و پیا و ئەمانە کاروانێکی زۆر بوو کە بەو چیانە بە پێ سەرکەون بەرەو شام بیان نێرن. ئەلێوە جەمیل حۆری پاشامانەیە کە خەڵکی ئەفرینە کاربەدەستێکی کورد بووە لەو ناوە، زۆر بەزەی بە هێنەکان ئافرەتەوە.
زۆری لێگل لاونەتەوە لەوان شاردونێتەوە کارگەی چنین و ڕستنیان هەبوو لە ژنەکانی دامەزەرانەوە زۆری لە قینکردون و دوایش بە سەلامەتی گیانونە شوێنی خۆی تەنانەت ئەڵێ مێژوو ئەڵێ یەکیشی لە کچی پاپاکانی ئەوان خواستووە و دوو کوڕکچێکیشان بووە هەتا مردنیش هەر پێکەوە بوونەوە خێزانە هیچیشان نەئەم بۆ بە فەلە وەکو ئەرمەنیەکان نەئەویش بۆ مسلمان ئەوە دڵسافی و چاکەی کورتپشانیان ئامانجێکی دیکەی دەوڵەتی عوسمانی لە پێکهێنانی سوارەی حەمیدی دروستکردنی دووبەرەشی بوو لە نێوان کورد و ئەرمەنا کە ساڵانێکی زۆر پێکەوە ژیا بوون و کێشەی وا گەورە لە نێوانیان نەبوو ناوچەکانیان تێکەڵی یەکتری بوو بەڵام هەر لە کۆتایی سەدەی 19ەوە وەختێک کێشە لە نێوان ئەرمەن و دەوڵەتی عوسمانیات دروست بووە سوڵتان بڕیاری لێدانی ئەرمەنەکانیدا سوارەی حەمیدی یەکێک بوو لەو هێزانە کە بەشداری پێکرا لە لێدانی ئەرمەنەکانە هەم لە کۆتایی سەدەی 19 واتە لە ساڵی 1995 و پێشتر و بەدواوە و لە هەمان کاتە لە ساڵانی جەنگی جیهانی یەکەمە بە تابتی لە سەردەمی ئیتیحادیەکانە ئەم فەوجانە بەکارهێنان بۆ لێدایان ڕاستیەکەی وەکو بەڵگەنامەکان و زانیاریەکانیش شایەتی حاڵن بەشێکی ئەم فەوجانە ڕاستە بەژاریان کرد لە لێدانی ئەرمەنە وەلەو کوشتاری ئەرمەنە بەڵام بەشێکی تریان دەوریشی زۆر گرنگیان هەبوو لە پاراستن و شاردنەوەیانە و بیریشمان نەچێوەکو وتم ئەم فەوجانەی سوارەی حەمیدی تەنانەت دوای ڕاگانی مەشروطیە عوسمانی و هاتنە سەرکاری ئیتیحادیەکانی شەرما بوو و ئەو زەمانە بیسترا ناوکانیان بگۆڕێ بە ئوغوز ئاڵایلەری کە ئەمە ئەبوو بەشێکی تەواو تورکی بەڵام ئەو ناوە نەهێڵراوە هەر ناوە کۆنەکەی هەڵرایەوە و لە شەڕەکانی جەنگی جیهانی یەکەم بە تابتی بۆ لێدانی ئەرمەنەکان دەوڵەتی عوسمانی بەکاری هێنان لەم قەتل و عامەدا بەشی زۆری کوردەکان یارمەتی دەربووینە بۆەوەی ئەرمەنەکان لەژێر تەنانەت ئەرمەنەکانیان شاردۆتەوە لە ماڵی خۆیانە منداڵە ئەرمەنەکانیان شاردۆتە لە کەواتە کورد ئەگەر بەشداریش ببی بەشداری یەک نییە وەکو هێز بەشدار ببی مەسەن بۆ نمونە سەڵاتدار نییە لەو ناوچەیە تا بڵێن ئەم قەت و عامە لەژێر حکم و فەرمانڕەواتی کوردی کرایە و کورد بە شێوەیەکی گشتی هەمووی تێدا بەشدار نەبوو ڕەنگە تاکوتەرە لە ناو چوارچەوەی سوپای سوارە حەمیدیدا بەشدار بووە یان دواتر لە ناو سوپای تورکیای لاوە بەشداری تێدا کردیە بەڵام لە تێکڕای ناوچە کوردیەکانە هاوکار و هەمانگ بوونە لە بۆ مەسەلەی ئەرمەن لە بیرشمان نەچی بە دیوەشتیکە گە تەمەشای مەسەلەکە بکەین وڵاتە زلێزەکان بە تایبەتی مسیۆنێرەکانیان ڕۆڵی کاریگەریان هەبوو لە مەسەلەی ئەم ئاژاوەیەدا و گەیشت بەو حالەتەی کە ئەوان ڕوحیەتێکی ئینتیقامیشیان لە لای ئەرمەنەکانە دروست کرده بوو بۆیە سەرنج بۆ ئەو بابەتە ڕابچێشین باشە لە کاتی شەڕی یەکەمی جیهانیدا ئەرمەنەکان بەشێک بوون لە پێکاتای سوپای ڕووسی کە هاتن بۆ ناوچە کوردەکانە ڕۆڵی کاریگەریان هەبووە لە کاری زۆر قێزەون و ناشرین تەنانەت یەکێک لە شایەت حاڵەکانە دەڵێ کاتێک کە هاتن لە بۆ ڕەواندز لەسەر تاشە بەردێکدا شتێکی لەم شێوە بابەتیان نووسیوە ئەرمەنەکان ئێمەی لاوانی ئەرمەن هاتوین تۆڵی خۆمان لە کوردەکان بکەینەوە ئەوەندە کاری قێزەونەکەن کەمال مەسەر لە کتێبەکی خۆیدا ئاماژە بۆ دەکات دەڵێ لە هەموو ئەو خانیانەی لە ڕەوانزا بوونیان هەبوو تەنیا 20 خانیەک بە پێوە مابوون کەویش سوپای ڕووسیا سوپای ڕووسەکان تێدا بوون کە بەشیشی سەرەکییان لە ئەرمەنەکان پێکاتم لەو سوپایە دەوری ئەڵمانیا لە کوشتاری ئەرمەندا ئەڵمانیەکان ئەرمەنە هاو ئاینە زۆر لێکراوەکانیان لەبەر خاتری عوسمانیە زۆردارە هاوپەیمانەکانیان خست بۆ پشتگوێ دیارە ئەڵمانەکان لەمەدا بەر لە هەموو شتێک بەرژەوەندی خۆیان لێک دەدایەوە دەیانزانی ئەرمەنەکان پشت بە ڕووسیا و بریتانیای دوژمنی ئەڵمانیا زیاتر دەبەستن وەک لەوان و دەشیانزانی هەردوولایەن لەگەڵ فەڕەنسادا دایانەوێ لە ڕێگەی مەسەلەی ئەرمەنەوە زیاتر دەستبخەنە کاروباری دەوڵەتی عوسمانیەوە کە لە ڕاستیدا ببووە نیمچە مستعمەرێکی ئەڵمانی ئەڵمانیەکان دەستیان لە کوشتارەکانی ساڵانی شەڕی یەکەمی ئەرمەندا هەبووە
ڕۆژنامەی تایمزی لەندەنی دەڵێت گوایە ژمارەیەک کونسوڵە ئەڵمانەکان دەستیان هەبووە لە هاندانی کار بە دەستە عوسمانیەکاندا دژی ئەرمەن بە تایبەتیش لەمەدا ناوی کۆنسوڵی ئەڵمانی لە حەڵەبدا دێنێ وا دیارە ئەفسەری ئەڵمانی لە هەندێک ناوچەدا وەک ئورفا لەگەڵ ئەو هێزانی لەشکری عوسماندا بوون کە بە بێبەزەیانە لە ئەرمەنیان داوە. لە هەندێک ناوچەی دیکە سەربازەکان و تویانە گوایە فەرمانی سوڵتان و ئیمپراتۆری ئەڵمانیا بەجێ دەگەێنن. هەرمەنەکان خۆشیان لەو باوەڕەدا بوون کە ئەڵمان بە چاوی ناحەس سەیریان دەکا و دەستی لە ڕێخستنی کوشتار و ئاوارەکردنیاندا هەیە. دوای دۆڕانی شەڕ و ڕوخانی دەوڵەتی عوسمانی تەڵعەت پاشا لە تورکیا ڕای کرد. بەڵام تالیران کە قوتابیەکی ئەرمەن بوو خۆی بۆ دۆزینەوەی تەرخان کرد تا ڕۆژی 15 مارتی 1921 لەسەر یەکێک لە شەقامەکانی بەرلین دەستەویەخە بەرەنگاری هاتوو بە کوشتنی تۆڵەی ئەرمەنی بێتاوانی لێسەندەوە. لە کاتی دادگایکردنی تالیران لە بەردەمی یەکێک لە دادگاکانی بەرلین بە بۆنەی کوشتنی تەڵعەت پاشا باسی دەوری ئەڵمانیا لە کوشتارەکانی ئەرمەندا هاتە پێشەوە. دادگای ناوبراو نەک هەردانی بەوەدانا کە تالیران حەقی خۆی بوو کە تەڵعەتی کوشت لەسەر ئەو ئەساسەش تالیرانی ئازاد کرد. بلەت شێرکۆ جەلادەت بەدرخان لە کتێبەکەیدا باسی تاوانێکی دیکەی تورکی کردووە. تۆفیق پاشای سەدری ئەعزەم لە دوای شەڕ لە کۆبوونەوەی لەندەندا وتبووی ئەوانەی ئەرمەنیان کوشتبوو بریتی بوون لە کوردەکان. لە کاتی کوشتارەکانی شەڕ یەکەمدا سەدان ئەرمەن لە ڕێگەی دێرەوە پەنایان بردە بەر کوردە ئێزیدیەکان کە ئەوانیش پیاوانە داڵدایان دەدان و لەگەڵ هەموو ئەو زەختەی کە خرایە سەریان تەسلیمیان نەدەکردنەوە. ئەرمەنەکان دوای ئەو ڕەشەکوژەی کە لەیان کرا دەربەدەر بوون بە هەموو وڵاتانی جیهانە بڵاوبوونەوە بە تایبەتی لە فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ئەرجنتین و چۆمانە جگە لە رووسیا و دەوروبەر هەوتمان وڵاتە عەرەبیەکان دانەنیشت وازیان نەهێنا ڕێکخراوێکیان دروست کرد ڕێکخراوی ڕزگاری خوازی سوپای ڕزگاری خوازی ئەرمینیا. شتێکی ئەو کۆماری تورکیای تازە کە دامەزرا دەستە دەستی ئەتاتورک کۆمانەت ئیتحاد و تەرەقی ناتوانین بێنەوە پاشاکانیان ڕایان کرد بۆ ئەوروپا. ئەمان خۆیان گانیە تەڵعەت پاشا و جەمال پاشایان کوشتێت وڵیان لێکردنەوە و بە شێوەیەکی بەردەوام هەوڵدان هەوڵیان کولتور و زمان و دابوونەریتی خۆیان ببوژێنەوە پەیوەندی بکەن بە شوێنەکانەوە تا ئێستا توانیویانە لەسەر ئاستی جیهان لە هەرێمەکانە باسک و کەتەلۆنیا و قەرەم و نازام چۆچ و ئەمانە وا لێ بکەن کە دان بوا بنێن جینۆسایدی کردو بەرامبەرەوەن لە دەوڵەتە گەورەکانی جیهان ئەمریکا فەڕەنسا بریتانیا ئەڵمانیا زۆری کە 25 دەوڵەتی جیهان بە جینۆسایدی حسابەکەن. بەڵام لە دەوڵەتە مسلمانەکانە یا دەوڵەتە عەرەبیەکانە تەنها سووریا و لوبنان دانیان بەوە ناوکەمە جینۆسایدی کردو. بۆ سوارەی حەمیدی دیارە هەم سەر و عەشیرەتەکان بە تایبەتی تەشویقەکران بە دانی ئیمتیازاتی زۆر پارەی زۆر بەخشینیان لە باج و سەرانە لە هەمان کاتاوانە دادگای تایبەت هەبوو نەچوونە دادگای مەدەنی تر ئەگەر شێشیانم بەڕاستی زۆر ئاسانکاریان بۆ کرابوو کە ئەمە جۆرێکە لە هاندانیان و زەمینە خۆشکردن بۆی ئەوانە ڕایم شێشن کە من کەشیان کەن بۆەوەی بێنە ناو ئەم فەوزانەی حەمیدی لە هەمان کاتشە ئەو ئیمتیازەتە زۆرانەی کەوانە وەریانێک لە پاڵ ئیمتیازاتی مادی زۆر لەو ناوچە خاڵی چۆڵانەی کە هەبوون ئەوانە هەمووی کرا بە مرشی ئەوان و لەسەریان تاپۆ کرا کامەش دەستکەوتێکی مادی بوو بن سەدەوانەوە لەبەرەوە بەشێکی ئەتوانی بڵین هەمووی نا بەڵام بەشێکی لەو سەر خێڵە کوردیانە بەخۆیان و خێڵەکانیانەوەوانە چوونە ناو ئەم سیستمی فەوزەکانی حەمیدیەوە. لەو کاتەدا کە دەوڵەتی عوسمانی شکست لە دوای شکست بەرامبەر بە ڕووسەکان دەخوات ئەو شکستانە بە تایبەتی لە شەڕی ساری قامیش کە لە ساڵی 1915 ڕوودەدا و ناوچەیەکی بەرفراوان دەکەوێتە ژێردەستی دەوڵەتی رووسیا هۆکارەکەی بە دەرەزەیەک بە پلەیەک بۆ کورد و بۆ ئەرمەن دەگەڕێنەوە بۆیە لەوێوە سەرانی ئیتحادیەکان ئیتحاد و تەرەقی کۆبوونەوەیەک دەکەن کە ئەوە دەخەنە بەرباز کە پێویستە دەبێ هۆرد و ڕەگەزی کورد و ئەرمەن لە ناو ببن. بەڵام ئەوان لەو گفتوگۆیە
دەگەنە ئەو ئەنجامەی کە لە ناوبردننی دوو ڕەگەزی گەورە لە یەک کاتدا شتێکی ئەستەما ناکرێت بۆیە بڕیار دەدەن بیدایەت سەرەتا ئەرمەنەکان لە ناو ببن کە ئەرمەنەکانیان لە ناو برد بەتەواوی ئینجا دەست بە قەڵاتۆکردنی کورد و لە ڕێگ و ڕیشە دەرهێنانی کورد بکەن بۆ ئەوە پلانێکی گەورەدا دەڕێژن و وەک کۆمەڵ کوژیەکی گەورەی ئەرمەنەکان دەکەن کە نزیکەی بە پێی سەرچاوەکان و هەرچەندە ژماری جیاواسەیە کە نزیکەی 1.5 ملیۆن لە ئەرمەنەکانیان کوشتووە. لەوێدا ئەو کاتە هێزێکە بووە لە کوردەکان کە لە سەردەمی سوڵتان عەبدولحەمید دروستکراوە بە ناوی سوارەی حەمیدی ئەوان هەموو هەوڵەکیان تورکەکان بۆ ئەوەیە کە ئەو تاوانە گەورەیە بخەنە سەر کوردەکان یعنی بۆ ئەوەش زۆر شتیان کردووە سەرچاوەکان باسی ئەوە دەکەن گەلێک جار هێزێکی تورکی جلوبەرجی کوردی لەبەر کردووە ئەو جلوبەرگانەی کە سوارەی حەمیدی پۆشیویانە و هێرشیان کردوتە سەر ناوچەی ئەرمەنیەکان و کۆمەڵ کوژیان کردووە بۆ ئەوەی لە لایوان وێنایەک دروست بێ کە ئەوە کووردە کۆمەڵ کوژیوان دەکەن. ئەوروپا و دەوڵەتە گەورەکان بەرامبەر بە کوشتارەکانی ئەرمەن کە لێرەدا جێخۆیەتی هەڵوێستی ڕایگەشتی و جیهان و دەوڵەتە گەورەکان بەرامبەر بە کوشتارەکانی ئەرمەن بکەین ئەنجامی ئەو زوڵم و زۆرەی کە عوسمانیەکان بەرامبەر بە ئەرمەنیەکان دەیان کرد کە ئەوانیش ناچار بوون ڕۆژ بە ڕۆژ پشت بە دەوڵەتە گەورەکان ببەستن و پەنایان ببەرن. هەروکو یەکێک لە ئەرمەنە کۆنەکان گێڕاوێتیەوە کە هەمووی هیوایەکیان هاتبووە سەر ڕەحمەتی ڕۆژاوایەکان. تەنانەت کاتێک کە پاپۆر یەکێک لە دەوڵەتە گەورەکان داهاتە ناو بەندەرێکی عوسمانیەوە ئەرمەنەکان یەکسەر لە خۆشییاندا بەپەلە دەچوون بۆ پێشوازی ئەو پاپۆڕە بەڵام زۆر جار کەشتیوانەکان گاڵتەیان پێدەکردن و ئاوی گەرمیان بەسەردا دەڕشتن. بەڵام ئەو دەوڵەتانە بەر لە هەموو شتێک لە قوشبنی مەسلحەتی خۆیانەوە سەیری ئەرمەن و مەسلەی نەتەوەیی ئەرمەنیان دەکرد کەی پێویستیان بزانایە پشتیان دەگرتن و لەسەریان هەڵدەدایەوە و گەلێک جاریش خۆیان لە ئاشتیدا گێل دەکرد یان لە ژێر فشاری ڕایگشتیدا بەناو لەسەری داهات نەدەنگ. لە ساڵەکانی شەڕیشدا کاتێک ئەوروپا و ئەمریکا بەخەبەر هاتن کار لە کارترازا بوو. بۆغوز نۆبار پاشا داوای لە ئەنگلیزەکان و فەڕەنسا کردووە کە فریای ئەرمەنیەکان بکەون. ئەوانیش لایەن لە ئەرمەنیەکان نەکردوێتەوە و داخوازیەکەی بۆغۆز پاشایان پشتگوێ خست. هەروەها داوا لە بەریتانیا و فەڕەنسا کرا کە شوێنێک لە تورکیادا بۆ ئەرمەنیەکان تەرخان بکرێ. هەردووکیان بە بۆغۆز پاشایان وت جاکوە ئەرمەنی لە تورکیادا ماوە هەتا شوێنیان بۆ تەرخان بکرێ. ئەمەش ئەوە دەگەێنێت کە لە تورکیادا بوون پاشەوەی ملیۆنێکیان لێ کوژرا ئەوانی دیکەش ئاوارە و دەربەدەر بوون. هەروە مێجەر نۆیل لە راپۆرتێکدا باسی هەڵوێستی بەریتانیای بەرامبەر بە ئەرمەنیەکان کردووە. لە حەلەب لە تورکێکم پرسی ئایا ئەنگلیزەکان بۆچی هاتوونەتە ئەم ناوچەیە؟ لە وەڵامدا کابرای تورک گوتی برا ڕاستی ئێمە خۆشمان هێشتا لەوە نەگەیشتون و سەرمان لێ سوڕماوە. لە پێش داوامان دەزانی ئینگلیزەکان بۆ ئەوە هاتوون کە فریای ئەرمەنیەکان بکەون کەچی ئەو سکاڵا و داخوازیانی کە ئەرمەنەکان دابوویان بە کاربەدەستانی بەریتانیا ئەوانەیان هەموودا بە تورکەکان. لێرەدا ناڵێن کورد هیچ ڕۆلێکی نەبووە لە قەتڵ و عامی ئەرمەن یعنی بەشێک لە هێزەکانی سوارەی حەمیدی بەو شتە هەڵساون بەڵام بەشێکی کە نابێ ئەوەمان لەبیر بچێت کە سوارەی حەمیدی هەر بەشێک بووە لە دەوڵەتی عوسمانی یعنی هێزێک بووە لە هێزەکانی دەوڵەتی عوسمانی بە فەرمانی دەوڵەتی عوسمانی ئەو کارێک کردیە بەڵام لەگەڵ ئەوەشدا نزیکەی 15 هەتا 25,000 ئەرمەن بە پێی سەرچاوە بە بەڵگا لە ناوچەکانی دێرسیم و لە ناوچەکانی بنگوڵ و لە ناوچەکانی ئەلازیک لەلایەن کورد عەلەویەکان ڕزگار کراون لە ماڵەکاندا هەتا ناوەکانیان گۆڕاوە کردیتیان بە کچ و کوڕی خۆیان یعنی کورد یارمەتیەکی زۆری ئەرمەنەکانی دایە لەو سەردەما. ئەو ناکۆشیانەی لە نێوان کورد و ئەرمەن لەو کاتەدا دروست بوو شەریف پاشا توانی تۆزێک بارودۆخەکە خاو بکاتەوە ئەو کاتێ لە کۆنگرەی ئاشتی ڕێکەوتنێکی لەگەڵ نۆبار پاشا کرد کە ئەوە وای کرد کە ئەو دیدە
دوژمنکاریانەی بەرامبەر یەکە بوو لە نێوان ئەرمەن و کوردەکان تۆزێک خاو ببێتەوە. بەو شێوەیە تورکەکان توانیان کە کۆمەڵکوژیەکی یەکجار گەورەی ئەرمەنەکان بکەن کە تاکو ئێستاش کاریگەری و دەرەنجامی ئەو کۆمەڵکوژیە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە. هەرچەند ڕۆژێک پێش ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆمەڵکوژی ئەرمەنەکانی لەلایەن دەوڵەتی عوسمانی پەسەند کرد. لە دوای ڕووداوەکانی بەرلینە پەیماننامەی بەرلین ئەوەی کە هەیە ئەو خاڵە ئەو خاڵە زۆر میمە دەبی هەڵوەسەری لەسەر بکەین. پاراستنی یان دەوڵەتە زلێزەکان بە تایبەتی رووسیا ئەو خاڵە دەخاتە سەری لەبەرەوەی بەریتانیاش ڕۆڵی کاریگەری توانام مسیۆنەرەکانیان نردباو ناوچێ. ئیتر کە دەڵێ پاراستنی ئەرمەنەکان لە کوردەکان ئەمە دەرفەت دەداتە دەوڵەتی عوسمانی وەک باسم کرد ئەم بابەتە بۆ خۆی بخۆزێتەوە. لە کاتێکدا کە سوارەی حەمیدی تشکیل دەکە لە سەردەمی سوارەی حەمیدیدا قەتوعامێکیان بۆ دەکرێەوەی کە پێی دەڵێن قەتوعامی بچووک و دوایش کە کۆمەڵی اتحاد تەرەقی دادەمەزرێ دوو لە دامەزرێنەرانی کۆمەڵی اتحاد تەرەقی کوردن. ڕاستە کۆمەڵی اتحاد تەرەقی سەرەتا بە ئامانجی چاکسازی لە دەوڵەتی عوسمانیدا، بەڵام لە 1970 کە ئینقلاب دەکەن بەسەر دەسەڵاتە بە تەواوەتی ئەوان بەرەو تۆرانیزم بەرەو تورکێت دەڕۆن و زۆر مەبەستیانە ئاژاو پشێوی لەو ناوچانە دروستکەن و هەموو ئاژاو پشێوانش کە دەی هاوێن هەنگاوی بۆ داوێن بە ئاراستەی بۆ ئەوەیە کە هەرچی ئەوانەی کە غیرە تورکن لەناو بۆتەی تورکا بیان توێنێنەوە، بەڵام چۆن دەیانتوێنەوە ئەرمەنەکان لەسەر حسابی وەک باسم کردیانەوێ کێشەی ئەرمەن لەسەر حسابی کورد لە کۆڵخۆیانکەنەوە. بۆیە کورد لەو بابەتە تێوە داڵێندرێ، بەڵام نە بەرنامە بۆ داڕێژراوە نە بەو حەجمە گەورەشە چکە دەیان سەرچاوی دیکەش هەن کە خۆیان یاداشتی ئەوانیان کردی هەندێک لە ئەرمەنەکان بۆ دوایش محکەمەیەک ڕووی کرا لە هۆڵەندا گەر باڵند چووم لەسەر ئەم بابەتە. شاید حاڵەکان شتی بەڵگەنامەی خۆیان نووسیوەتەوە کە ئەوان لەلایەن ماڵە کوردەکانەوە هەم خۆیان هەم مناڵەکانیان داڵدەدراوە. ئەکادمی ڤی گەردەلێڤسکی لە دوای لێکۆڵینەوە بەراوردێکی ورد و هەڵبژاردننی لایەنی کەم ژمارەی خەسارەتی ئەرمەن بەم جۆرە لە قەڵەم دەدات. 182,000 کەسیان ڕایان کردووە ناوچەکانی قەفقاسی ناو سنووری رووسیا، 4,200 کەسیان پەنایان بردۆتە بەر میسر، 250,000 کەسیان هاتوونەتە سەر ئاینی ئیسلام، دەوروبەری ملیۆنێکیشیان لێ کوژراوە. ئەم ژمارانە بەلای کەمەوە وەرگیراون. زۆربەی هەرە زۆری سەرچاوەکانی دیکە لەم ژمارەیە زیاتر دەدەن. پرۆفیسۆر ئەرسیسان لە ئەنجامی لێکۆڵینەوەی سەدان بەڵگە و دۆکۆمنتی مێژوویی ئەم ژمارانە دەدات. کوژراوەکانی سوڵتان عەبدولحەمید 300,000، کوژراوی کوشتاری تورکە لاوەکان 1.5 ملیۆن ڕاکردوو بوو بۆ قەفقاس و بە وڵاتە عەرەبیەکان. شایانی باسە جگە لە کورد گەلانی دیکەی ناوچەکە هەریەکەیان بەپێی زروف و توانە یاریدەی ئەرمەنیان داوە. هەروەها زۆر تورکیوا هەبوو یاریدەی برایانەی ئەرمانیەکانی دەدا. هەندێک کاربەدەستی وا هەبوو کە بە ئاشکرا فەرمانی میریان دەربارەی قەڵاچۆکردنی ئەرمەن جێبەجێ نەدەکرد. لە هەندێک ناوچەش فەرمان بە 2 هۆزی کورد بە یاریدەی هەموو جۆریان پێشکەش بە ئەرمەنیەکان و لێقەوماوەکانیان دەکرد. ئەم جۆرە یاریدە و هاوکاریانە جگەلەوەی کە لاپەڕەیەکی پڕ لە شانازی بۆ کورد و دەوری دیاری خۆشیان لە نزیککردنەوەی دواڕۆژی کورد و ئەرمەندا بینی. لەگەڵ تەوابوونی شەڕی جیهانی یەکەمدا سەرەتای دەرکەوت بە تایبەتی لەو ڕێکەوتنامەیەدا کە لە نێوان بۆ غۆزدۆبار و پاشای نوێنەری ئەرمەن و شەریف پاشای نوێنەری کورد لە کۆنگرەی ئاشتیدا مۆرکرا. ئارشاک سافرستیان قسەیەکی جوان و بەجێی لەم بارەیەوە بۆ هاتووە کە دەڵێت پیاوە دیبلۆماس و شارەزاکان دواییش ڕۆژنامەنووسە ئەوروپایە جیاخوازەکان سەریان لەم ڕێکەوتنامەی ئەرمەن و کورد سوڕما، چونکە بۆ ماوەی 9 سەدە وایان دادەنا و وایان نێدیعا دەکرد کە گوایە ئەم دووگەلە دراوسەیە دوژمنی باوە کوشتەی یەکن و هەرگیز پێکەوە کار ناکەن.